کەسێکم بەرچاو کەوت پیاوێکی بەتەمەن کە باوکم خوا خۆش بە 5 ساڵە وفاتی کردو. لەگەڵ ئەو کەسا بووم وامەزانی ئەو کەسە باوکمە. خۆشەویستان، خوای گەورە لە قورئانی پیرۆزە دەفەرمێ وەعبودوا الله ولا تشركوا به شيئا وبالوالدين إحسانا. ئێوە عیبادەت بە تەنها بۆ خوای گەورە بکەن، شەریکی بۆ بڕیار مەدەن و لەگەڵ دایک و باوکتانە چاک بن. هەتا خوای گەورە حرامی کردو بەرامبەر دایک و باوکت ئۆف بکەی. بەڵام بەداخەوە ئەمڕۆ کەسانێک دەبینی ڕێز و حورمەتی دایک و باوکی خۆیان ناگرن. بەداخەوە گەشتۆتە حەدێکی ئاوا کەسانێک هەیە لە کوڕ و لە کچ بە تایبەتی کوڕەکان پێیان حەیفە، پێیان عەیبە خزمەتی دایک و باوکی خۆیان بکەن. وەڵی هەتیانە پێی حەیفە، دەستی تێی ناچێ 5,000 10,000 50,000 دەدەست دایک و باوکی خۆیان. بەڕاستی ئەمە کارەسات، بەڕاستی ئەمە شەرمەزاریە بگاتە حەدێکی ئاوا کە بۆ ژنی خۆت، بۆ منداڵی خۆت هەموو شتێک بکەی لە خزمەتیان نابی، هەموو ناڕەحەتێکیان بۆ ببینی، بەڵام ئامادە نەبی ئیشەکانی باوک و دایکت جێبەجێکەی. هەتا لە دەستان نەداوە ئەو کەسانی کە دایک و باوکتان هەیە، هەتا لە دەستان نەداوە قەدریان بکرن. ئەلەم چەند ڕۆژەی پێشووە شتێکم بەسەرا هات حەز بکەن بۆ ئەو کەسانە باسیکەم کە دایک و باوکیان زیندووە. لەگەڵ برادێکە ڕۆشتم بە ڕێگا بە شوێنێکە، کەسێکم بەرچاو کەوت پیاوێکی بەتەمەن کە باوکم خوا خۆش بە 5 ساڵە وفاتی کردو. لەگەڵ ئەو کەسا بووم وامەزانی ئەو کەسە باوکمە. لەناو سیارەکەدا مسیارەم لێ خوڕی، خەریکە سیارەکەم بۆ سێر متمەچ بۆ لای باوکم. بەڵام یەکسەر پێشوی دابەزم، پێشوی بۆسم بوو خۆم باوکم نەماوە. ئەوە یەکێترە، جا قەدری دایک باوکتان بزانن. 5 ساڵە من کەسێک نەبوو پێی بڵێم باوە. ئێوەش چەنەها کەستان تیای بەم شێوەیە، چەنەها کەسێکی نەماوە پێی بڵێ دایکیان باوەکیان. هەتا ماوە ڕێزیان لێ بگرن، لێیان بێزار مەبن. کاتێکە دایک و باوکت قەڵایەکی بەهێزن، بەخوا دایک و باوکت قەڵای بەهێزن، سوێن بەخوا دڵنیا بە لەوە نە خێزانت، نە کوڕت، نە کچت، نە برات، نە خوشکت، هیچ کەسێک بە قەد دایک و باوکت تۆی خۆش ناوێت. وەڵڵاهی درۆیە، وەڵڵاهی ئەو ناڕەحەتێکە دایک و باوکت بۆ توی ئەبینی هیچ کەسێک خێزانیشت بۆت نابینێ. وەڵڵاهی کوڕ و کچیشت ئامادە نیە بۆت بکە. هەتا ماون قەدریان بگرن. ڕۆژێکە بێت دڵتان داچەڵێکێ کەسێکە بین هاوشێوەی باوک و دایکتانە، وا دەزانن دایک و باوکتان زیندووە، بەڵام زیندوو نین. خێر و سەدەقەیان بۆ بکەن، دوعای خێریان بۆ بکەن. هەتا ماون لە دنیادا زیندوون، خزمەتیان بکەن، پێڵاویان بنێنە سەرتانەوە. دایک و باوک قەڵایەکی زۆر بەهێزە، هەتا لە دەستی نەدەی نازانی چۆنە. من کاتێکی سە باوکم نییە خوا لێی خۆش بێزان باوک مردن یعنی چی. ئەوەی کە دایکی نییە دەزانێت دایک مردن یعنی چی. ئەوەی کە هەتکی لە دەست داوە دەزانێت مردنی ئەوان چەنێ ئازارێ گەورەیە. ئەو کاتە وەڵڵاهی پەشیمان دەبیتەوە، دەڵێ خۆزگایە زیاتر خزمەتیانم بکردایە. جا بۆیە لە کۆتاییدا دەڵێم کوڕەکان، کچەکان، خوشکەکان، براکان، ئامانەتی ئێوە دایک و باوکتان. تخوا لە بیریان مەکەن، تخوا دڵیان مەشکێنن، هەتا لە دنیادا ماون قەدریان بگرن بۆی خوای گەورە لێتان ڕازی بێ. ئەی نازانن لە دوای عیبادەتی خوا گەورەترین چاکە و خێر و چاکە کە تۆ ئەنجام بیدەی ئەوەی لەگەڵ دایک و باوکی خۆتا چاک بی. ڕۆژێکە بێ کەسێک نامێنێ پێی بڵێ دایە و باوە. ئەمڕۆ ماون ڕێزیان لێ بگرە بۆی ئینشاڵڵا لە دنیا و قیامەت خوای گەورە بەختەوەرت بکە.